ستا سعات 3:30 شەوە لە بوداپستی پایتەختی هەنگاریاین هەر سەرەتا کە گەیشتین ئێرە وەکتی میێنارتی بۆ بەسەرکردنەوەی ئەو کوردانە و هەروە ئەو هاوڵاتیانی تکەی کە گەیشتونەتە بوداپست بۆ گەیشتن بە ئەڵمانیا و سوید و بەشەکانی تری ئەڵمانیا ئەبینن ژمارەیەکی زۆری هاوڵاتیان هێشتا لێرن و چاوەڕێی ئەو پاساکەن کە یا ئەو قتارە دەکەن کە سبەی سەعات 6 بەیانی دەکرێتەوە. طبعا بێزار بین گەنج هیچ شتێکی نییە هیچ پرۆژێکی نییە بۆ کەس بگرێ بودجە نییە بۆ کەس بگرێ ئێستا خوێندکارم خەریج بم ئەگە چێ تەعیینمەکە کەس تەعیینم ناکە تێگەی هاوڕێم هەیە 4 ساڵە تاوی کردو تەعیینە بۆ تاسە یعنی سێری ئەوەکەم ئازام کە چارەنووسم وەک ئەوی لێتێ بۆیە هاتم بۆ ئەندەرا مە خوێندم تەواو کردو هیچم بە هیچ نەبوو ئەوە تا تاعین نابیت و بووم بە مامۆسا و یەک دەستی تەواو کرد بووم بە مامۆسا ئیتر و تاعین نابم بەچی تاعین مەکەن بە چ شتێ چ شتێکگەیە کە من لە وڵاتە بەسێتەوە لەوێ بم ژیانم مسوەگەرکەم بە چ شتێ هیچ نییە هیچ نە ئەو هەیە نە کارەبایە نە ئیشەیە ئیش و کار نییە لە کوردستانە تر ناسا بە زێمانێشتۆ لەبەر ئەوە بە زێمانێشت نەیشێ تەسەوری چێکی لێرە بیدۆزیتەوە ئیشاڵا بەرە و ئەڵمانە لە ئەڵمان لێشۆ بۆ سوید ئیشاڵا کورە لێرە ئەگەر بێت و ئیشێکشن نەدەنێ خۆ ئەژێنن کە بەلای وێزگەکەدا تێدەپەڕیت سەرەتا ژمارەیەک پەنابەر دەبینی کە لە دەرەوە نووسون بەڵام لە ژێرزەمینی وێزگەکەدا سەدان پیا و ژن و مناڵ لە پاڵێکدا ڕاکشاون لە بارودۆخێکی زەحمەت و چارنووس نادیاردا هەمووان چاڕوانی ڕێگەیەک دەکەن بۆ گەشتن بە خۆراوە باکووری ئەوروپا. هاوڵاتیانی کورد و عەرەب و ئەفغانی و چەندین نەتەوەی دیکە بە دوای ڕێگەیەکدا دەگەڕێن بۆ چونە ناو وڵاتی نەمسا و لێشەوە بۆ وڵاتانی دیکەی وەک ئەڵمانیا و سوید. پێنج شەو لە سربیا بووم ئەوە 3 شەوە لە ئێرەم 2 شەو لە ئەدەرنا بووم 4 شەو لە تورکیا بووم ترخوا ئەو مانگێکە حسابکە مانگێکە بەڕێوە ئیشەڵا لەوە چێ بۆ مانگەتر وەرە نە بە گەورەی خوا بەم 20 ساڵی عەبم نێرنواریەمەوە. لە ئێستادا لەبەر فشار و ژماری زۆری پەنابەران و هەوڵدان بۆ ڕێگەگرتنیان لە گەشتکردن بۆ نەمسا ئەڵمانیا سەرجەم ئەو شەمەندە نەفەرانی بەرەو دەرەوەی هەنگارە دەڕۆوەستێنراون و پەنابەران ناچار دەکرێن کە لە هەنگارە ناوێن بنووسێت و داوای مافی پەنابەری پێشکەش بکەن بەڵام وەک هەندێکیان پێیان وتین ئان نایانێت چیتر لە هەنگاریا بمێننەوە. دوێنێش ڤیکتۆر ئۆربانی سەرۆکۆزیانی هەنگاریا وتی ئەمە کێشەی ئەڵمانیایە و لە ئێستاشدا ئەوروپا لە کۆبوونەوەدایە بۆ دۆزنەوەی ڕێگە چارەیەک بۆم کێشە ئاڵۆز و گەورەیە ئەو کێشەی کە بە گەورەترین کێشەی پەنابەری ناودەبرێت لە ئەوروپا کە لە دوای جەنگی جیهانی دووەمەوە ڕوبەڕووی دەبێتەوە. سەرنگ حارس یانارتی بوداپست.